عليه الصلاة والسلام حسن و حسين كانەوەی بوون پێی دەفەرموون أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. وهذا ما عوذ به أبوكما إبراهيم إسحاق وإسماعيل. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو دوعایەی دەکرد بۆ پاراستنی حەسەن و حوسەین لە چاوپیسی لە دوو بشک و مارپێوەدان و دەیفەرموو با پیرە گەورەشتان ئیبراهیم دوو کوڕەکانی خۆی کە ئیسحاق و ئیسماعیل بووە بەو دوعایە دەیپاراستن، دوعای ئەوەی بۆ دەکردن. أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. من كل عين لامة ئەوە چاوپیسیەکەیە. کەواتە براکانم ئەمە واقعە، پێویستە خۆتی لێ بپارێزی، الدفع وقایەی لێ بکەی وەکە تووشی